بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. دوای 24 ساڵ هەرێمی کوردستان خاوەن پەرلەمانێکی پەکخراوە. 24 ساڵ لەمەوبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە پەرۆشەوە ڕویان لە سندوقەکانی دەنگدان کرد بۆی هەرێمی کوردستان بێتە خاوەن پەرلەمانێکی چالاک، کەچی دوای نزیکەی چارەکە سەدەیەک لە هەڵبژاردنە ئێستا پەرلەمانێکی پەکخراومان هەیە. بە میوانداریێک لە بەڕێزان دکتۆر فایاغوڵپی ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی، هەروە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بێستون فایاغ ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروە لە بەریتانیەشەوە ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێگرین دواتر لەگەڵ میوانەکانم تاوتوی ئەم پرسە دەکەین. 24 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. هاوڵاتیانی کوردستان لە 1992 بە پەرۆشەوە دەنگیاندا بۆ ئەوەی هەرێمی کوردستان بێتە خاوەنی پەرلەمانێکی چالاک و دامەزراوەی و دیموکراسی، کەچی دوای 24 ساڵ ئەو خەونانی هاوڵاتیان نەهاتنەدی. ساڵیادی یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە ماوەی 7 مانگە پەرلەمانی کوردستان بە بڕیارێکی مەکتەبی سیاسی پارتی پەکخراوە و هیچ ئاسووێکی شتیار نییە بۆ کاراکردنەوەی. بەهۆی باڵادەستبوونی حیزبیشەوە پەرلەمانی کوردستان لە ماوەی 24 ساڵی ڕابردوودا نەیتوانی وارکەکانی خۆی جێبەجێ بکات و هەر کاتێک کوێچەوانەی بڕیاری حیزب جوڵاوێتەوە ڕێگری لە کارەکانی کراوە. بەپێی پێڕەوی ناوخۆ پەرلەمانی کوردستان سێ ئەرکی سەرەکی هەیە. یەکەم ئەرکی متمانەدان بە کابینەی حکوومەت و چاودێریکردنی، بەڵام پەرلەمان لە مێژووی خۆیدا نەیتوانیەوە متمانە لە یەک سەرۆکی حکوومەت و وەزیر بگرێتەوە، وەکەوەی وەرپرسانی حکوومەت لە ماوەی 24 ساڵی ڕابردوودا گەندەڵیان نەکردبێت. دووەم ئەرکی یاسادانان. پەرلەمانی کوردستان چەندین یاسای دەرکردووە، بەڵام زیاتر ئەو یاسایانە جێبەجێکراون کە لە بەرژەوەندەی حیزبە بەڵادەستەکان بوون. سێەم ئەرکی پەسەندکردنی بودجە. تا ساڵی 2009 پەرلەمانی کوردستان هیچ بەدواداچوونێکی جدی بۆ چۆنیەتی سەرفکردنی پرسی بودجەی ساڵانەی حکوومەتی هەرێم نەکردووە. لە ئێستاشدا ماوەی 3 ساڵە پەرلەمان بودجەی سەرف نەکردووە و حکوومەتی هەرێمیش بێگەڕانەوە بۆ پەرلەمان بودجە سەرف دەکات. دوای 24 ساڵ لە یەکەمین هەڵبژاردن بەخستنی پەرلەمان ئەزموونی حکومڕانی هەرێمی هێناوەتە خاڵی سفر و ناوبانگی هەرێمی کوردستانیشی لەکەدار کردووە و هاوڵاتیانی کوردستانیشی بەهیوا کرد لە پرۆسەی هەڵبژاردن. دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانم کاک تۆرەگە لە بەڕێستان و سوپاس بۆ ئامادەبوونتان. باز لەوە بکەین کە 24 ساڵ لەوەمبەر ئایا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ چوونە سەر سندوقەکانی دەنگدان کە ئێمە ئێستا خاوەن پەرلەمانێکی وەکو ئێستا بین؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە، سپاس سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەیام. بەڕاستی من ئەوەی کە بیرم دێتەوە ئەو کاتانە کە دوای ڕاپەڕین بە ساڵێک هەڵبژاردننی یەکەمی پەرلەمانی هەرێمی کوردستان کرا، خەڵک بەتەما بوو پەرلەمان کلیلی چارەسەری هەموو کێشەکان بێ، خەڵک بەتەما بوو پەرلەمان ئەو شوێنە بێ کە بڕیاری چارەنووسسازی لەسەر ئایندەی کوردستان دێ بدرێ، زۆر شتیکە. بەڵام هەر پاش ماوەیەک بینیمان ململانەی حیزبایەتی ئاستەنگی زۆر دروزەکە بۆ کارەکانی پەرلەمان، تا بۆ دانانی یاسا لە پەرلەمان. بەر بۆ نمونە یەکێک لە ئیشەکانی پەرلەمان یەکەم خولی پەرلەمانەوە بوو کە ڕژنووسی دەستور ئامادە بکە. هەرو کاتە ڕژنووسی دەستور ئامادە کرا گەیشتە لیژنەی یاسایی، بەڵام حیزبە دەسەڵاتدارەکانی خۆمان کە سەرپەرشتی یان کۆنتترۆلی پەرلەمانیان کردبوو ڕێگەیان نەدا، وتیان کاتی ئەوە نییە ئێمە ببینە خاوەنی دەستور. و کۆمەڵ هێشتی کەش کە دوای پەرلەمان وای لێ هات بوو بە دوو بەشەوە، بەشێکی لە سلێمانی بوو، بەشێکی لە هەولێر. طبعاً ینی ئەوەی کە خەڵک ئومێدی بۆ خواست پەرلەمان نەیتوانی بینێتە دیوە پەرلەمانەکە بڕیار بوو 4 ساڵ جارێ بێ، بەڵام ئەو پەرلەمانە بۆ خۆتان نەزانن درێژەی کێشا تا دوای ڕوخانی ڕژێمی سەدام نزیکەی 14-15 ساڵ. و ئەو کەسانەشی کە ئەیانویست وەکو پەرلەمانتار ڕەیان هەبوایە بەردەوام لەلایەن حیزب و پەلامارە دران، سەرکوت دەکران، پەراوێزەخران، ئەخرانە لیستی ڕەشە و ئیجراعاتی جیاجیان لەگەڵاکرا. لەبەرەوە ئەم نەریتی ئەوەی کە ئێستا ئەمڕۆ ئەم پەرلەمانە
ئەم پەرلەمانی ئەم جارەمان پەرلەمانی ئەم خولەی ئەم جارەمان کە ئەوەی بەسەریا هاتووە و پک خراوەوانە پێشتریش هەروە بووە بەڵام کارکتەرەکان جیاوازن مەسەلاً لە خولی یەکەمی پەرلەمان لە بەروی پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆی سەرۆکی پەرلەمان لە خۆی بوو بە هەموو شێوەیەک دیفاعی لە پەرلەمانەکە بەڵام لایەنەکەی کە لە بەروی ئەنجومەنی وەزیران لای ئەو بوو کە ئەو کاتە یەکێتی نیشتمانی کوردستان بوو و منافەسەی پەرلەمانیە کرد ئەویست هەموو شتێک هەموو دەسەڵاتێک بۆ دەسەڵاتی ڕاپەڕاندن بگەڕێتەوە بۆ حکوومەت و بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و تا کۆتایی ململانیەکان بەو شێوێ بوون زۆر بەداخەوە کە گەیشتە شەڕی براکوژی گەیشتە پارچەبوونی پەرلەمان هیوادارم ئەو ڕووداوە نەخوازراوانە کە لە ڕابردووە بوون ئەمجارە هەمووی ڕوو نەدات ینی ئێمە چۆن ینی مەترسیەکە جارێکی پەرلەمان دووکرد بێتەوە ئەگەر بێتەوە شەڕی ناوخۆ پەرلەمان دووکرد دەبێتەوە بۆ شەڕی ناوخۆی ئێستا ینی ئێستا بۆچی نییە ینی بەڕاستی ینی ئێستا ینی لایەنەکان بڕایان بە ڕاو بۆچوونی بەرامبەر نییە ئیجراعاتی تون دەکەن ینی زۆر باش هەڵوێستی توندیان هەیە بەڕێز پێش وتت ئێستا پەرلەمان پەکراوە بەس پێشتر ڕۆڵی پەرلەمان هەر وەکو پەکراو وابوو طبعا ئێمە ئەوەی کە ئەوانەی بووین ئەندامی پەرلەمان هەرزوو هەستمان بەوە کرد کە وەکو من ئاماژەم پێکرد حیزب پەرلەمان بەڕێوە بە مەکتەبی سیاسیەکان چیان بیویستایە یاساکان چۆن بن بڕیارەکان لە پەرلەمانە چۆن بن کۆبوونەوەکانی پەرلەمان چۆن بوونە ئەوە بوو هەرێک شخصی پەرلەمان لە کوردستان پرۆسەیەکی سەقەت بوو پرۆسەیەکە هێشتا نەیتوانیوە خۆی لە دەسەڵاتی حیزب قوتار بکات زۆر باشە دواترگەرم بۆ لای بەڕێزکاری کاک بێسون ئەگەر بینە لای بەڕێستان سوپاس بۆ ئامادەبوونتان بەڕێستان سرنجتان چییە لەسەر ئەوەی کە ئێستا ئێمە لە یادی 24 ساڵی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەینەوە بەڵام پەرلەمانی کوردستان نەیتوان وەرەکانی خۆی جێبەجێ بکەوە لایەکترەوە ئێمە ئێستا پەرلەمانێکی پەککرا و پەکەوتومانەیە سڵاو بۆ جەنابەت بۆ میوانەکان و بۆ بینەرانی بەڕێزی تەلەڤیزۆنی پەیام لە حەقیقەدا کە قسە لەسەر کاری پەرلەمان و ڕۆڵی پەرلەمان و ئەدای وەزیفی ئەم خولەی پەرلەمان و پەرلەمانتارانەکەین دەبێ بە دیقەتتر ئەو جملەیە تەکید لێ بکەینەوە هەر بە جدی خۆی کارانە بووە خۆی نەیتوانیوە ئیش بکە خۆی پەرلەمانێک و پەرلەمانتاری بێدەسەڵاتمان هەبووە یان لە حەقیقەتدا ڕێگرێکان بربەستەکان دەستێوەردانەکان هەڕەشەکانی بەردەم پەرلەمان و پەرلەمانتاران ئەوەندە زۆر بوون ئەو مؤسسە و ئەو کارکتەرانیان وا بێدەسەڵات و وا لاواز کردووە لە حەقیقەتدا من مەبەستم ڕەخنەگرتن و کە قسەکردن نییە لەسەر ئەدای لاوازی پەرلەمانتاران یان پەرلەمان تا چەند توانیوانە چی بکەنیان چیان نەکردووە بەڵام دەبێت ئەو خاڵە زیاتر تەکید لێ بکەینەوە کە بە حەقیقەت پەرلەمانی کوردستان بە درێژایی تەمەنی کاری پەرلەمانی لە کوردستان هەر چوار خولەکەی ئەم خولەیان بە تایبەتر کە بەندە تێیدا ئەندامم و ئێستا قسە و باسی زۆریشی لەسەرەکرێ لە حەقیقەتدا ڕێگە نەدرا ئیش بکە لە حەقیقەتدا پێشەوەی مەجای هەڵسەنگاندن بۆ جەنابەت و میدیاکاران و محەلیلان و خەڵکی تر لە ئەدای کاری پەرلەمانی بپرسنەوە ڕێگە نەدرا پەرلەمان و پەرلەمانتاران ئەدای کاری وەزیفی خۆیان بکەن بۆیە پێش ئەوەی کە ئێمە ینی تحقیقێک لە ئیشەکانی پەرلەمان و پەرلەمانتاران بکەین لەم خولەیە تەکیدێک لە ئەو هۆکارانە بکەین کە پەرلەمانی بەو دەردە بردووە نەهێڵدرا پەرلەمان لەسەر ئیشەکانی خۆی بەردەوام بێت لە حەقیقەتدا پەرلەمان کە یەکێکە لە ڕوکنە هەرە سەرەکیەکانی نیزامی سیاسی لە هەر نیزامێکی سیاسیدا لە کوردستان ئەو مؤسسەیە کە خەونی هەموو حزبە سیاسیەکان بووە کە خەونی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە کە ڕووبارێک خوێنی لە پێناوە ڕشتراوە بەداخەوە ئەو مؤسسەیە مؤسسەیەکی بێڕێزیکراو بووە بەرامبەری مؤسسەیەک بووە بە درێژایی تاریخی حکومڕانی و کاری پەرلەمانی کە چوار خوری پەرلەمانمان هەبووە بەداخەوە ئەو مؤسسەیە ڕێگەی پێ نەدراوە ئەدای وەزیفی خۆی وەکو خۆی بکە و هەمیشە لە ململانیەکانە ئەو مؤسسەیە بەکارهێنراوە هەڕەشەی لێکراوە لە بەردەم هەڕەشەیە بووە قوربانی یەکەمی ململانیەکان ئەگەر قوربانی وەکو مؤسسە سیر بکەین پەرلەمان هەمیشە قوربانی لە پێشی نەبووە ئەم دۆخەشی ئێستا تێیداین بەداخەوە ئەم خولەی پەرلەمان ئەوە خەریکە ساڵێکی دەمێنێ و تەواو دەبێت دیقەت بدە 6 مانگی سەرەتای ئەم خولە
ململانەی لایەنە سیاسەکان بۆ ڕێکنەکەوتن لەسەر دابشکردنی پۆستەکان و دەستنیشانکردنی دەستەی سەرۆکایەتی 6 مانگی سەرەتای خولەکەی کوشت. ئەوە دەبینی نزیکی دەبینەوە لە ساڵێک ئەم کۆتاییەکەی ئێساشی دەبینین لە چتۆخێکدایە. بۆیە لە حقیقەتدا ڕێگرەکان لە ئیشکردنی کاری پەرلەمانی ئەوەندە زۆرن لە کوردستان بەداخەوە مانایەکیان بۆ یعنی وەزیفە جوان و گرنگ و گەورەکانی کاری پەرلەمانی لە کوردستانە نەهێڵاوەتەوە. بەڵە زۆر باشە کاک بێستون بەڕێزت باسر لەوە کرد کە ڕێگە نەدراوە ینی پەرلەمان بە ڕۆڵی خۆی هەڵسێ ئەو کێ ڕێگە نەداوە پەرلەمان بە ڕۆڵی خۆی هەستێت. یعنی وازەحە جەنابیش تو هەموو خەڵکی کوردستانیش ئەزانێ پەرلەمانی کوردستان جارێ ئەوە بۆ 7 مانگ دەچێت هەر نایڵن سەرۆکەی بگەڕێتەوە هەولێر ئەمە حاڵەتێکە ینی هەمومان دەیزانین و پێویستە دووبارەکردنەوە ناکە. وازەحە حزبێکی سیاسی کە پارتی دیموکراتی کوردستانە بە بڕیارێکی سیاسی بە قەرارێکی مەکتەبی سیاسی ئەو حزبە ئەم خولەی پەرلەمان بۆ حاڵەتە براوە کە کەسمان ینی ڕوومان نایە هەر باسی کاری پەرلەمانی بکەین. ئێستا دیقەت بدە ساڵیادی یەکەم ئینتیخاباتی پەرلەمانی کوردستانە چ لایەنێکی کوردی دەتوانێت یان ڕووی ئەوەی هەبووە لانی کەم پیرۆزبایەک لە خەڵکی کوردستان بکە، لانی کەم پیرۆزبایەک لە شەهیدەکان و لەو پێشمەرگانە بکە کە تەمەنێکیان بە خەباتکردن بەسەر برد بۆ دروستکردنی ئەو موئەسەسە و موئەسەساتەکانی تری هەرێمی کوردستان. بۆیە ئەگەر قسە لەسەر دەستنیشانکردنی بەرپرسیارەتی ئەم دۆخەی ئێسا بێ بێگومان وازەحە منیش نەیڵێم هەموو کەس دەزانێت کە پارتی دیموکراتی کوردستان ئێستا یعنی بربەست و ڕێگر و ئەنجامدەری پەککەوتنی پەرلەمانی کوردستانە. بەڵام قۆناغی ڕابردوو هەردوو پارتەکە لێ بەرپرسیار نەبوون. ببوورەکە پرسیارەکە سەبار بۆی کە وت لەم قۆناغەدا پارتی بەرپرسیارێکەمە لە پەخستنی پەرلەمان بەڵام لە قۆناغی ڕابردوو هەردوو حیزبە دەسەڵاتدارەکەەوە کار نەبوون بۆی پەرلەمان بەڕۆی خۆڵناسی. یعنی من مەبەستم ئەوە بوو لەو قسەیە کە تەرکیز لەم خولە بکەم کە تێیدا من ئەندامم ئەگەر بگەڕێنەوە بۆ خولەکانی تر بگەڕێنەوە بۆ خولی یەکەم بێگومان خولی یەکەمیش حاڵی لەم خولێ ئێستا باشتر نەبووە. زیاتر لە 8 ساڵ 9 ساڵ ئەو خولە پەک خرا و کەوتە بەر هێرشەکانی شەڕی ناوخۆ و ئەو حاڵەتە نەگریسانەی دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان. بۆیە قسەکردن لە دۆخی ئەو کات قسەی ورتر هەڵەگرێ بەڵام من ئێستا ویستم لەسەر ئەم دۆخی ئێستا بەرپرسیارەتی تەشخیص بکەم دیاری بکەم. زۆر سپاس دواتر دەگرم و لای بەڕێزت ئەگەر بچین لای مامۆستا ئیبراهیم محەممەد کە بەڕێزیان لە بەریتانیا و لەگەڵمانە ماوەستا زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڕێستان خوێندنەوەتان بۆ ساڵیادی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان چیەوە پێتان وایە بۆچی ئێمە دوای 24 ساڵ نەبووین بە خاوەن پەرلەمانێکی چالاک و ئەکتیف. بسم الله الرحمن الرحیم. پێشکی زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ میوانەکانیش بۆم بەرنامەیە. بەڕاستی من ئەوەی کەمەوەی تشکی بخەمە سەر بریتە لەوەی کە ئێمە لە کوردستان لە هەرێمی کوردستان لە ساڵی 1992 کە یەکەم انتخابات کرد تاکو ئێستا پرۆسەیەکمان نییە بە ناوی پرۆسی بیناکردنی موسساتی سیاسی. ئەوەی کە هەیە بریتە لە عملی سیاسی و عملی سیاسی نەبووە هۆی بیناکردنی دامەزراوە سیاسەکان. وەکو دەبینین کێشەکە تەنها لە پەرلەمانان نییە، کێشەکە لە هەموو دامەزراوە سیاسەکانە بە دامەزراوی تەشریعی، دامەزراوی تەنفیزی و دامەزراوی سەرۆکایەتی هەرێم کە ئێستا هەیە. ئەمانە نەبوونە دامەزراوەیەکی نیشتیمانی، نەبوونە دامەزراوەیەکی نەتەوەیی بۆ ئەوەی کەوا خەڵک خۆی بە خاوەنی بزانێ و هەمووی بۆکو یەکسامی بەرامبەر بە ئەم دامەزراوە سیاسیانە. ئێمە دەبوو بە شێوازێکی تر تەعاملمان لەگەڵ ئەم دامەزراوە سیاسیانە بکرێ لە ڕابردوو تاکو بە شێوەیەکی بیناکردن بگەشت بە ئەمڕۆ 24 ساڵ چارەکە سەدەی نزیکی چارەکە سەدەیەک تەبڕێ بەس دامەزراندنی پەرلەمانی کوردستاندا. ئەوای ئێستا خولی شەشەم دەست بەکار بووایە، ئەوای ئێستا خولی شەم کۆتاییوە خولی حوتەم عەفوەن دەست بەکار بووایە. ئەم بەڕاستی ئێستا مرە خولی چوارەم دانیشتا، خولی چوارەمیش پەکی کەوتووە. بۆیە ئەوەی کە هەیە ئێستا کە دەبینین برێتە لە پەکخستنی عملی سیاسی و عملی سیاسیەکەش نەبووەتە هۆی دامەزراندنی دامەزراوە سیاسەکان. ئێمە ئەگەر سەری قۆناغەکانی بیناکردنی هەر دەوڵەتێک هەر دامەزراوەیەک هەر کۆمەلگایەکی سیاسی بکەین دەبینین قۆناغەکان کە تێپەردەکان ناگرنەوە سەر قۆناغی ڕابردووی، واتە کە لە سفرە و دەست پێدەکەن دیسان ناگەڕن بۆ سفر بۆ 1 و 2 تاکو بیناکردنی هەموو دامەزراوە سیاسەکان. بەڵام لە هەرێمی کوردستانە هەیە بریتە لەوەی کە گەڕانەوە بۆ خاڵی سفر دوای 24 ساڵ دوای چارەکە سەدەیەک دوو دەستی بەتاڵمانێ ئێمە سفرە لێدەینی
بۆ چونکە عملی سیاسی لە هەرێمی کوردستان ئێستا نەبێتە هۆی دامەزراندنی دامەزراوەیەکی نیشتیمانی کە بەڕاستی بێلانانە تەعامل لەگەڵ هەموو دامەزراوەکان بکە ئەوەی کە هەیە بەرژەوەندی حیزبیە بەرژەوەندی تاکی کۆمەلگا لە بەرچاو ناگرن. بەڵێ زۆر باشە کەواتە بەڕێزت بۆ چۆن دوایە کە تاکو ئێستا ئێمە خاوەن دامەزراوەی نیشتیمانی نین بەڵکو خاوەن دامەزراوەی حیزبی نیەمە بە پەرلەمان و حکوومەتیشەوە ئەوەی کە هەیە بریتە لە ڕنگدانەوەی حیزب لە دامەزراوە سیاسەکان و دابەشکردنی هەموو پۆستەکان لەسەر ئەساسی تەسکی حیزبی بە شێوازێکە بەرژەوەندی شەخصی بەرژەوەندی حیزبی ڕەچاوکردنەک بەرژەوەندی نیشتیمانی جاو دەنگە دەگەڕێتەوە بۆم بێ زەحمەت دەگەر باشیکەن بەڵێ مامۆستا لەبەرەوە ئێمە بەڕاستی گرفتەکەمان لەوایە کە بەرژەوەندی نیشتیمانی لە پێش بەرژەوەندی حیزبی و تاکی حیزبەکان نییە. ئێمە دەبێت لە سەرەتاوە بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرین تاکو و بەرژەوەندی نیشتیمانی بێتەدی تاوەکو مەسلحەتی گشتی لە ڕەچاو بکرێ. بەڵام ئەوەی کە هەیە ئێستا بەرژەوەندی حیزبی و حیزب باڵادەسترە دامەزراوەی سیاسی لە هیچ کۆمەلگایەکدا نەبووە دامەزراوەی سیاسی خازع بێ بۆ حیزبی سیاسی و خازع بێ بۆ چینێک یا کۆمەڵێک لەناو حیزبە سیاسەکاندا. لەبەرەوەی کە ئێستا دەبینین پێچەوان لە هەرێمی کوردستانە ئێمە 24 ساڵە بانگەشەی دموکراسی دەکەین 24 ساڵە دەڵێن دامەزراوەی سیاسیمانێ 24 ساڵە دەڵێن ئێمە نمونەیەکی جوانی دموکراسین نەک لە عێراق بەڵکو لە خۆڕاتی ناوەڕاست بەڵام پێچەوانەکەی ڕاستە بەڕاستی چونکە من ناڵم خۆڕاتی ناوەڕاست شامی شەریفە دنیایشی دیموکراسی بەهێزە و کۆمەلگای دیموکراسی تێدا گەشەی کردووە نا بەڵام ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان گونجاو بوو ئەوی بۆ هەرێمی کوردستان هاتەدی دەبوایە بیناکردنی ئەمڕۆمان شێوازێک وایە کە لە خۆڕاتی ناوەڕاستدا بەڕاستی نموزەجی وایە بەڵام ئەوەی دەبینی ئێستا کە لە هەرێمی کوردستان دەگوزارێ بریتە لە پێچەوانەی ئەو هەموو بانگەشەی کە کوراوە یان حیزبە سیاسەکانەوە حیزب دەیە باڵادەست بێ و دامەزراوە سیاسی خازق بێ بۆی و بەرژەوەندی حیزبێتی باڵادەست بێ لە بەرژەوەندی دامەزراوەکە کە دامەزراوەکە دەبێت بەرژەوەندی گشتی لە خۆ بگرێ ئەمان هەمووی بۆتەوەی کەەوە ئەدایەکی سەقەتی دامەزراوی سیاسی بێتە بوون وەزارەتمان هەیە بەبێ ئەوەی کەەوە مؤسسەیەکی وەزاری بێ پەرلەمانمان هەیە وەکو بەبێ ئەوەی کە مؤسسەیەکی تەشریعی بێ حکوومەتمان هەیە بەبێ ئەوەی کەەوە مؤسسەیەکی تەنفیزی بێت و بەرژەوەندی هاوڵاتی ڕەچاو بکات و ڕەنگی تا بداتەوە لەبەرەوە ئێمە دەگەڕێنەوە بۆ ئەو خاڵە کە ئێمە ناومان هەیە ناوی مؤسسەمان هەیە بەبێ ئەوەی کەوا مؤسساتی بێ دامەزراوەمان هەیە بەبێ ئەوەی کەوا دامەزراوی تێدا ڕەنگی دابێتەوە بەبێ ئەوەی کەوا ئێمە کە دەبێنی وەزیرێک دەگۆڕێ مدیر عامێک دەگۆڕێ سەرۆکی حکوومەتە دەگەڕێ بە کاریگەری لەسەر کۆی پرۆسە سیاسیەکە هەیە دامەزراوەی بۆ نمونە حیزبی پارتی کە باڵادەست دەبێت لە حکوومەتدا هەموو شتەکان لە بەرژەوەندی خۆی دەبێ یەکێتی بە هەمان شێوە سەرۆکی حکوومەت دەبێ بە هەمان شێوە و وەزارەتێک وەردەگرێت لایەنێکی سیاسی بە هەمان شێوە بۆ شێوازە ڕنگ دەداتەوە ئەمە بەڕاستی کارەساتە لە دامەزراوە سیاسیا بوونی هەبێ ئەوەی کە ئێمە دەبین لە وڵاتانی ڕۆژاوا لە وڵاتانی کە دیموکراسی دادایە بەڕاستی شخصەکان کە دێن حیزبەکان کە دێن استراتیژیەکی تایبەتی خۆیان هەیە بۆ خزمەتکردنی هاوڵاتی نەگۆڕنی دامەزراوە سیاسەکان و خازعکردن دامەزراوەیەکی سیاسی بۆ بەرژەوەندی حیزبێکی داری کراوە. سپاس دەکەم دواتر گرێمەوە لای بەڕێزت کاک تۆرفاغی بگرێم بۆ لای بەڕێزت ینی پێ دوای هەر لە یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە ئەوە مەکتەبی سیاسەکان بوونەوە نەک پەرلەمانتارە بەڵێ بەم خولی ئێستاشەوە تا ڕادەیەکی زۆر ئەو خولی ئێستاشەوە خۆ ئێستا کێشەکە چییە ینی پەرلەمان بۆچی وای لێ هات لەبەروی ململانی حیزبی هەیە ینی ململانی حیزبیەکە وای کردووە کە لە سەروی بەرژەوەندی حیزبیەکان لە سەروی یاساوە بن لە سەروی بڕیارەکانی پەرلەمانەوە بن بۆیە پەرلەمانی ئێسەمان وای لێ هات کاک حەکیم ئێمە ئەو واقعی کە هەیە ئێمە ئەمانەوێ لە هەرێمی کوردستانە لاسایی وڵاتە لیبراڵەکان بکەینەوە پەرلەمانێکیان هەیە پەرلەمانەکە جیاکراتەوە لە دەسەڵاتەکانی تر حکوومەتێکیان هەیە دەسەڵاتێکی دادوەریان هەیە دەستوریان هەیە سەقافەتێکی دیموکراتیان هەیە ئێمەمانێ وەکو ئەوان بین بەڵام ناتوانین بۆچی ناتوانین لەبەرەوە ئێمە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە ژیاوین ئێمە میلەتێکی ژێردەستین ماوەیەکی زۆرە کار بە هەندێک تیوری سیاسیەکەین کە بۆ ڕزگایی نیشتمانی کە دژی لیبرالیزم بووە بە شێوەیەکی کورت و مختصر من ئەڵێم عەقڵیەتی سیاسی ئێمە
نەیتوانیەوە بێتە عقلێتێکی سیاسی لیبرالی بە تایبەتی لیبرالی کلاسیکی ژنە لیبرالی نوێش چونکە ئێمە لە ژێر کاریگەری کۆمەڵی عقلیاتی تراین کە لە ڕابردووە لە مەرحلە جیاجیەکانە لەگەڵمان ناژیاوە تا ئێستا نەمانتوانیەوە بەجێ بێڵین یعنی ئێستا عقلیەتی خێڵەکی لە ناو هەموو حیزبەکانە کاریگەری خۆی هەیە عقلیەتی کۆمۆنیزمی و شمولیەتی حیزب لە حکومڕانی وڵاتدا کاریگەری خۆی هەیە و عقلیەتی ئاینیش بە هەمان شێوە کە لە ڕۆژڵاتی ناوەڕاست و لە کولتورا و لە دوای جارێکی تر لە دوای ڕوخانیەکێتی سۆڤێت لە ئەتوانم بڵێم لە هەشتاکان بەدواوە جارێکی گەشەی کردەوە ئەو هەموو عقلیەتە سیاسیە کە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە و لە کوردستانە مسەیتەرە ئاڕاستی سیاسە دەکا لە ناوچەکە و لە هەرێمی کوردستانیشە نایەڵێ ئەو دام و دەستگایانەی کە ئێمە خەونیان پێوە بینی وەکو دام و دەستگاکانی سوید وەکوی بەریتانیا وەکوی شوێنەکانی کە جێگەی خۆیان بگرن و گەشە بکەن و ئەو ئامانجانەی کە ئێمەمانەوە کەمیلە ئەوێ بێتە دی لەبەرەوە ئەمە سراعێکە بە شێوازی جیاواز هەر ڕۆژی یەکێک دەوری هینی باشی تیابینە یەکێک دەوری خراپی تیابینێ مەسایەنسە کاک گوێستون باسیەوەی کە دەڵێ پارتی پەرلەمانی پەکخستووە ڕاستە ئەمە وایە یعنی ئەمە حقیقەتێکە بۆچی پەکی خستووە یعنی لەوانەیە ئەگەر حیزبێکی تریش بە هەمان عقلێتەوە لە شوێنی پارتی بواە هەر عینان شتیەکە بۆچی پەکی خستووە لەبەرەوە پەرلەمان ئەوێ هەندێ چاکسازی بکە هەندێک گۆڕانکاری بکە بە گوێرەی سیستەمی پەرلەمانی وڵاتانی تر حکومڕانی وڵاتەکە بەڕێوە بچێت دەسەڵاتی سەرۆکی هەرێم و دەسەڵاتی بەرپرسانی تر سنووردار بێ و دیاری بێ بەڵام ئەمان قبول ناکەن مەسانی سەم ناماژەم بەوە کرد لە خولی یەکەمی پەرلەمانە حیزبەکان قبولیان نەکرێمە دەستورمانە بێ بۆچی قبولیان نەکرد چونکە لە دەستوری هەموو وڵاتێکدا دەسەڵاتی بەرپرسەکان دەسەڵاتی خەڵک مافی بەرپرسەکان مافی خەڵک دیاریەکرێت کەس ناتوانێت دەستدرێژی بکاتە سەر مافی ئەوی سیاسیەتی و پارتی بە پەرلەمانتارانی خولی یەکەمیان وت کە ئێمە نابێت دەستورمان هەبێت ڕێگریشیان بەڵێ ئێمە من مەسەرەن ئەوەی کە یادم دێت یەکێک لە برادرانی لیژنەی یاسایی هادوتی کاک دکتۆر نوری تاڵەبانی پرۆژەیەکی دەستوری ئامادە کردووە تەقدیمی کردووە بۆ لیژنەی یاسایی و ئێمە لیژنەی یاسایی خوێندنەوەی بۆەکەین بۆ ماوەیەکی وەکو بڵی چەند ڕۆژێکی کە ئەیهێنە پەرلەمان و مناقەشاکرێت هەرەو بە ڕێزە پاشماوەیەک پرسیارمان لێکرد بۆچی دواکەوت وتی مەکتەبی سیاسی ڕازی نەبوون مەکتەبی سیاسی بۆچی ڕازی نەبوون تەمەەن هۆکار هەیە ینی هۆکاری ینی هەریەکی لای خۆیەوەڵێ بەسان من بەوەی ئەزانم کە دەستور ئەبێتە هۆکاری دیاریکردنی دەسەڵاتی دەسەڵاتداران دەستور ئەبێتە هۆکاری دیاریکردنی مافی حکم کراوان و تا کۆتایی تاوان ئەو کاتە دەسەڵاتداران حەزیان بۆ نییە ئەمە خاڵێکە خاڵی دووەم ینی ئێمە بمایە نەمانوێت ئەم حیزبە دەسەڵاتدارانەی خۆمان کۆمەڵی سفاتیانە یان حکومڕانی لە هەرێمی کوردستانە کۆمەڵی سفاتی تریەیەکی لەوانە پابندن بە وڵاتانی دەوروبەرەوە وڵاتانی دەوروبەر قەت پیان خۆش نییە هەرێمی کوردستان پەرلەمانێکی سربەخۆی هەبێ دەستورێکی هەبێ دام و دەستگاکانی پێش بکەون لەبەرەوە بەردەوام ئاستەنگیان دروست کردووە لە ڕێگەی جیاجیاوە بۆ ئێمە ئەو مؤسساتانەی خۆمان نەکەینە مؤسساتی حەقیقی و نەتوانین ئامانجەکانی خۆمان لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵایەتیەوە جێبەجێ بکەین وەزعەکەمان بەو شێوەیە چێکە ئێستا گەشت زۆر باش کەواتە لە خولی یەکەمەوە حیزبەکان کۆنتترۆلی پەرلەمانیەکە دە پارتی وێکێتی ڕاستە ڕێگە نەداوە پەرلەمان باڵکی خۆستی بەڵە زۆر جار هەبووە مەسەران مناقەشە کراوە لە پەرلەمانە ئەوەی لە خەتی حیزب دەرچوو بێ دژایەتی کراوە زۆر باشە بەڕێزت باسی پێش قسەکانی پێشترمەتەسی خۆت ڕاگەیان کە جارێکی کە پەرلەمان کرد بێتەوە ینی ئەو پێشبینی تۆ لە چیەوە سەرچاوگرتو ینی ئێستا مەسەران ئەم ڕووداوانەی ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان هاوپەیمانێکیان کردووە لەگەڵ هاوپەیمانەکەیان خوێن بەیانی هاوپەیمانیان خوێندەوە برادرانی پارتی لەو لاوە ئیسیفزاز بوون تووڕە بوون هەڕەشەکەن یعنی هەڕەشەیەوەکەن کە پەرلەمان نابێ ئەمان ڕێ نەبێ یەکەم شت بەبێ مەش پەرلەمان دەست بەکارەکانی خۆی بکاتەوە چالاک بکرێتەوە ئەوانی ژڵێن نابێ ئەو پەرلەمانە چالاک بکرێتەوە بۆ شێوەی کە ئەوانەیانەوێ
ئێمە مەسلەیەکی ئەساسیە، ئەمە سیاستێکی سەرەکی هەردوو تەرەفەکەیە، لەبەرەوە مەترسی هەیە یعنی کێشەی گەورەتر دروست بێ. بەڵام ئەگەر ئێمە بێت و کەمێک هەز بە بەرپرسیارەتی بکەین، کەمێک لە بنەماکانی دیموکراسیەت و سیستەمی ئەو لیبراڵی کە حەزی پێەکەین هەمولایەکمان تێبگەین کاری پێ بکەین، ئەمە کێشە ناوێ بۆ ئێمە. ینی با مناقەشە بکەین مەسەن ئێستا بۆ نمونە حیزبە سیاسیەکان زۆربەیان ئەو 5 حیزبی کە لە حکومدان چوانیان ئەڵێن بە سیستەمی حکوڕانی لە هەرێمی کوردستانە سیستەمێکی پەرلەمانی بێ. ئەم چوارەش زۆرترین ئەندام پەرلەمانیان هەیە، یەکێتی گۆڕان، یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی، ئەمانە هەمووی لەگەڵەوان کە حکومڕانی لە هەرێمی کوردستان حکومڕانێکی پەرلەمانی بێ، سیستەمێکی پەرلەمانی بێ. برادرانی پارتی ڕێیان وایە کە سیستەمێکی سەرۆکایەتی بێ. ئەم ڕایانە معقولە، بەڵام تۆ کە هات سەر ئەوەی کەتر بڕیار بدەیت لە هەموو دنیا ئەوەیە کە کەمینە ئەبێ گوێ بۆ زۆری نەشل کات. ئەجا دوای ئەوە ئەم کێشانە کە ئەویان قبول نییە کە ڕێی زۆرینەی خەڵکیان قبول نییە و ئێسش دوێنێ کە ئەم ڕێکەوتنە کراوە بە هەمان شێوە ئەو ڕێیان قبول نییە، ئەڵێن لە ئیرادەی خەڵک نەبێ هیچ شتێکی قبول ناکەین، ئەمە کێشەی لێ دروست دەبێت. هەنی بەڕاستی لە باتیەوەی کێشەکان حەلکەین، کێشەکانمان بۆ قوڵترسیەوەی کە جارێکی پەرلەمانی کوردستان دووکرد بێتەوە. هیوادارم نەبێتەوە یعنی، بەڵام مەترسی هەیە. زۆر باش دواتر ناتوانم بڵێم لە سەداچەند زۆر باش ئەو کاتێ ئەکەوێتە ئەوەی کە گفتوگۆ ڕێزت سپاس دەکەم. کاک بێستون ئەگەر بگرێمەوە لای بەڕێز سەبار بووی کە پێشتر بەڕێزت وتت ئەمڕۆ حیزبەکان ینی ڕووی ئەویان نەبوو پێیان بڵاوکەنە بۆچی فعلەن کەمترین ینی هەر فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لەم ساڵیالیز پەیامێکیان نەبوو بۆ خەڵکی کوردستان، تەنانەتەوەی کە من دیخەتمدا سەرۆکی پەرلەمانی کوردستان هێشتا ئێستا ڕاگەندراوێکی لەو بارەیە بڵاو نەکردوێتەوە. ینی ڕەنگە بەشی ئەساسی پەیوەندی بۆ بێکە لە وەڵامی پرسیاری پێشویاوتم کە هەمومان دۆخی پەرلەمان کە هەمومان مامەڵەکردن لەگەڵ ڕەئی خەڵک و دەنگی خەڵکا دەبینین لە کوردستان لە چ دۆخێکدایە، هەمومان دەبینین ئەو دیموکراسیەی کە دروشمێک و قسەیەکی جوان و بریقەدارە هەموو کاتێک حازر بەدەستە لە هەر کوێ ویسترا بەکاردەهێنرێ، دەبینین نەتائیجی دەنگی خەڵک و ئینتیخابات چۆنە، بۆیە ڕەنگە لە سەروی هەمویانەوە ئەوانەی کە مسببی تێکدانی پەرلەمانن ڕووی ئەویان نەبێ بروسکەیەکی پیرۆزبایی بەیانێک لە ساڵیادی هەڵبژاردن و لە ساڵیادی تەسیسکردنی پەرلەمانە بڵاو بکەنەوە، چکە لە حەقیقەتە ئەوەی کە ئێستا لە کوردستانە گوزەرێ ئەو حاڵی کە ئێستا تێیداین حاڵێکە دوو ئیدارەیەکی مؤدەبانەیە. ئێستا ئێمە لە بەردەم هەمیشە کوردستان دەبێ بەداخەوە دەیڵێم لە بەردەم شەڕی ناوخۆی چاوەڕوانکرا و شەڕی ناوخۆی تەجیلکراوین. ئەوەشی ئێستا گوزەرێ دوو ئیدارەیە بە نەمەتێکی جیاوازتر، دوو ئیدارەیە بە مۆدێلێکی تازەتر، ینی ڕەنگە دوو ئیدارەیەکەی جاران ئەو سەردەمەی کە جنابی کاک دکتۆر ئەوان لە پەرلەمان بوون جۆرێکی تر بێ زۆر تونتر بێ، بەڵام ئێستا شەر دوو ئیدارەیەکە بەڵام جیاوازتر لەوێ نەمەتەکەی نەرمترە. بۆیە دۆخی ئێسەی کوردستان دۆخێکە کەس نەتەمەنای شانازیکردنی پێوە ئەخوازێ و نەکەس ڕووی ئەوەشی هەیە پیرۆزبایی لە ساڵیادی هەڵبژاردن و دەستپێکی ئینتیخابات و دیموکراسی و ئەوانە بکە لە کوردستان. زۆر باشە، بەڵام بەڕێز دڵە ئیدارەیەکی مؤدەبە، ینی ئەم ئیدارە مؤدەبە ئەوەشی کردووە کە پەرلەمانیش فعلەن ئێستا ببێت بە دوو کەرتەوە مەترسیەوەی هەیە ئەوەی کە سەرۆکی پەرلەمان نەتوانێت سەدانی هەولێر بکات لە سلێمانی لە نووسینگەی پەرلەمان داوام بکات. ئەزانی کاکە حەکیم دوو ئیدارەیی کە من ئەو مستەڵەحە بەکارێنم لە خۆمەوە بەکارم نێنە، ئەو دوو ئیدارەیی لە سەردەمی ناوخۆیان هەبوو تون بوو، بەداخەوە شەڕی ناوخۆی تێدا بوو، بەداخەوە سنوورەکان تا ڕادەیەک قەتع کرابوون کە کەوادری لایەنە سیاسەکان تەنانەت نەیانەتوانی بێنە ئەم سنوور بۆ ئەو سنوور، کەوادری یەکتر لە سنوورەکان دەرەکران بۆ شوێنەکانی تر، ینی هەموو ئەمانە هەبوون، بەڵام بۆ ئەو سەردەمە ئەو جۆرە دوو ئیدارەی بوو. بەڵام ئەوەی کە ئێستا لەم سەردەمەیە ئەگوزەرێ شتێکی ئەو تۆی تەنها ئەو فەرقی هەیە ئەو تونیەی کەوتم، ئەگەرنا ئێستا دیقەت بدە سەرۆکی پەرلەمان ناتوانێت بێتە ئێرە، ینی ڕێگەی پێگرن لە سەیتەرە. ئەمە چی پێوترێ؟ ڕاستە منی پەرلەمانتار لە هەولێران، بەڵام موئەسەسەکەی من پەکی کەوتووە، سەرۆکی پەرلەمان ڕێگەی لێ ئەگیرێ، سەرۆکی حکوومەت چ دەسەڵاتێکی هەیە لە سنووری ئیدارەی سەوز و ئەو منتیقانەی ئەو دی و ئەی جێگرەکەی چ دەسەڵاتێکی هەیە لێرە؟ کاک مەسعود کە
ویلایەتەکەی کۆتایی هاتوو ئێستا و خۆی ئیعلان دەکا و دەڵێ من سەرۆکی هەرێمەمیان حەزبەکەی بە سەرۆکی هەرێمی دەزانن ئەگەر قەرار وایە و لای ئەوان سەرۆکی هەرێمە فەرموو پێم بڵێن چ دەسەڵاتێکی هەیە لە سنووری ئیدارەی ئەو دی و بێگومان نیەتی ئەمە دوو ئیدارەیە بەڵام بە شێوەیەکی یعنی مؤدەبانەتر و جیاوازتر لەو دوو ئیدارەیە کە لە سەردەمەکانی داهاتوو ڕابردوودا هەبوو. زۆر باشە بەس سەبار بۆی کە ئێستا بەڕێز وتت یەک ساڵی ماوە کە تەمەنی ئەم خولەی پەرلەمان کۆتایی پێبێت هیچ ئەمەلێک هەیە کە جارێکی تر پەرلەمانی کوردستان لە هەولێر کۆبوونەوە بکات لەم خولەدا؟ ئەوەی کە بە تەسریحی لایەنە سیاسیەکان و بەتایبەت پارتی دیموکراتی کوردستانەوە ئەیبینین لە دوایین بەیانیانە لە دوایین تەسریحاتیانە من بۆ خۆم پێم وانییە بە ئاسانی پەرلەمانی کوردستانەوە بەو عەقڵیەتەوە بەو بیرکردنەوەانەوە بەو تێڕوانینە لە کاری پەرلەمانی و لە وەزیفەی پەرلەمانی کوردستان بتوانێت بە ئاسانی بەم دەسوبردە بکەوێتەوە سەر سکەی خۆی و بتوانێت هەندێک ئیش و کار بکە. خۆ ئەگەر سبەینێ قەراریش بدرێ پەرلەمانی کوردستان دەست بەکارەکانی بکاتەوە ئەوەندە نێوانی لایەنە سیاسیەکان دوور بووە لە یەک ئەوەندە نێوانی فراکسیۆنەکان دوور بووە لە یەک ئەوەندە هێزە سیاسیەکان بەرنامە سیاسیەکانیان لە یەکەوە دوور بووەتەوە ئاسان نییە کاتی ئەوێ بتوانن بە یەکەوە دانیشن و پەرلەمانێکی کارا بکەوێتەوە سەرسکە پەرلەمانی کارا بە و مانایی بتوانێت دانشێ دەیان پرۆژە یاسا دەرکا چەندین وەزیر بانک بکە بودجە بنێرێتە پەسەند بکە مەسەلەن ڕقابەیەکی وردی موئەسەسات بکە دەست با بۆ هەندێک کەیس بێگومان ئاسان نییە چکە بینیمان پەرلەمانی کوردستان دەستی برد بۆ کەیسێکی قانونی لە مدەیەکی قانونیدا مدەی قانونی ئەوەی کە پێوترێ لەو مدەیەیە قەزەیەکی قانونی لە پێش بوو بینیمان پەرلەمانی کوردستان ڕوبەڕووی چه حاڵەتێک بووەوە بۆیە دەبێ هەمیشە ئەوەشمان لە پێش چاو بێ پەرلەمانی کوردستان بە ئاسانی ناتوانێت لە کاتی کاراکردنەوەشیدا دەست بۆ هەندێک کەیس بباکە دیسان ئەو کەیسانە کەیسی حەساس و گرنگ بن. بەڵێ سوپاس دەکەم دواتر گرمەوە لای بەڕێز کاک بێسون ماوەسای برایمە گەر بینەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەوەی کە ئێمە ئێستا ئەمڕۆ دەیبینین پەکخستنی پەرلەمان وەکو دامەزرا بەڕێز وتت ئێمە گەڕاوینەوە بۆ خاڵی سفر ئایا ئەمە پێچەوانەیە و قوربانیدانەی میلەتی کورد نییە لە باشووری کوردستان کە دەیان ساڵە قوربانی داوە شەهیدی داوە بۆی کە بێتە خاوەندام و دەستگای دەوڵەتی بێتە خاوەندام و دەستگای دامەزراوەیی؟ بێگومان ئێمە خاوەن دەریایەک قوربانین خاوەن دەریایەک لە خوێنین لە پێناوەیەکەوە دامەزراوەیەکمانە بێ دامەزراوەی نیشتیمانی بێەوە دامەزراوەیەکمان هەیە ڕاستی تعبیر لە خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە ئێستا دەیبینین و بە عەمەلی پراکتیزە دەکرێت بریتە لەوەی کە دوو زۆنی جیاوازمانێ زۆنی سەوز و زۆنی زەرد و ئێمە با ڕاشکەوانە لەگەڵ یە قسە بکەین و با ڕاشکەوانە بێن لەگەڵ هاوڵاتیان و هەموو کەسێکیژەوە دەزانێت ئەوەندەی کە یەکێتیەکان لە سنووری سەوزە ئاسوودەترن لە سنووری زەردا ئەوە ئاسوودەتر نین و هەروەها بە هەمان بە پێچەوانەیشەوە و ئەوانەیە کە لە پارتین لە سنووری زەردا خۆیان بە ڕاشکاوی و بە سەحابە سەدرەوە ئەوە دەکەن کە ڕەحابە سەدرەوە کە ژیان دەگوزارێن و ژیانی سیاسی دەکەن بۆیە پێم وایە ئەم دوو زۆنە ئەم دوو زۆنی زەرد و سەوزە ئەم دوو ئیدارەیە کە بە شێوەیەکی عەمەلی وجودی هەیە کە ئەو بەڕێزانەش ئاماژەیان پێکرد فعلەن نا ئەوانەی زۆنی زەرد دەسەڵاتیانە زۆنی سەوزە هەیەن ئەوان زۆنی سەوز لە زۆنی زەرد دەسەڵاتی هەیە بۆیە بە شێوازێکی عەمەلی ئەمە دوو ئیدارەیەک دەبینین ئەم دوو ئیدارەیە لەگەڵ خواستەکانێتەوەی ئێمە و خەباتی ئێمە زۆر پێچەوانەیە ئێمە خەباتمان کردووە میلەت ئێمە قوربانی داوە خوێنی ڕۆشتوە لە پێناوەیەکەوە ئێستا دامەزراوەیەکی سیاسی گزارش لە خواستەکانی ئەو بکە لە ژێر سایەی دامەزراوەی سیاسیدا بتوانێت هاوڵاتی بوونی خۆی بە شێوازێک تعبیر لێ بکە کە هاوشانی هاوڵاتی بوون بێ لە وڵاتێکی تردا بەڵام ئەوەی کە ئێمە دەبینی ئێستا ئینتیماکان دابەش بووە ئینتیمای حیزبی ئینتیمای حتى عشرەتایەتی و ئینتیمای بۆ بنەماڵەیەک بەڕاستی زۆر زیاترەوە لەسەر ئینتیمای بۆ نیشتیمان ئینتیمایەک بۆ حیزب زۆر گەورەترە لە لای هەندێک کەس لە ئینتیما بۆ نیشتیمان و بۆ بەرژەوەندی نیشتیمانەکان لەبەرەوە ئێمە دەبێت ئەو خاڵێ زۆر لەسەری بوەستین ئێمە چی بکەین لەکوێ دەست پێ بکەینەوە ئایا خەلەکە لەکوێدایە خەلەکە لە حیزبە سیاسەکانە خەلەکە لە عەقڵەتی تاکی کووردە من پێم وایە ئێمە تا ئێستا عەقڵەتێکی سیاسی باشمان بۆ دروست نەبوو عەقڵەتی سیاسی کە عەمەلەیەکی سیاسی بەرهەمدار لێبێتە بوون و بیناکردنی دامەزراوە سیاسی لێبێتە بوون ئەوەی کە هەیە بریتە لە کار و کردارێک بۆ بەرژەوەندی شەخصی
ئەو لە چوارچێوەی بنەماڵەیەکدا دەبینێتەوە و ئەو لە چوارچێوەی حیزبێکدا دەبینێتەوە و ئەو بۆ تەنها خۆی شخصی خۆی دەبینێتەوە لەبەر ئێمە تاکو لەم چوارچێوەیە دەرنەچین و پرسیارەکەش چۆن لەو چوارچێوە دەربچین بەڕاستی پێویستمان بە ریفۆرمێکی گشتگیر هەیە ریفۆرمێک بە تەنها لەسەر حیزبی سیاسی نەوەستاوە ئیش لەسەر عقلەتی هاوڵاتی بکە ئیش لەسەر ئیرادەی دروستکردنی ئیرادەیەکی گشتی بکە بۆ ئەوەی ڕێگری بێت لەو حیزبە سیاسیانە لەو حیزبانەی کە پەرلەمانە پەرخستووە لەو حیزبانەی کە بڕۆن ئەوی دابەشکردنی دوو ئیدارەیی بوون دابشکردنی هەرێمی کوردستان بۆ دوو زۆنی جیاواز لەبەرەوە ئێمە بەرپرساردەکە تەنها تاکە حیزبێک نییە بەڵێ ئێستا حیزبێکی سیاسی وەکو بە ئاماژان پێگر کە پارتی دیموکراتی کوردستانە پەرلەمانی پەرخستووە ئەی باش دوو زۆنی زەرد و سەوز کێ دروستی کرد ئەمە بەرپرسیارەتان دەبێت ئێمە ئاگادار بین کە چۆن تعبیرێ دەکەن بەڕاستی تەنها لایەنێک نییە ئەگەر بێت و محکەمەیەکدا بمەسرێ ئێستا محکەمەیەکی نیشتیمانی بە دادگایەکی نیشتیمانی بێ ئەوانەی کە بوونەتە هۆکاری پەرخستنی دروستکردن و بیناکردن دامەزراوە سیاسی زۆر کەسێ لەو محکەمەیە بە تاوانبار دەردەچن و دەبێت باجی تاوانەکە نیشان بدەن ئەگەر ئێمە دادگایەکی نیشتیمانی هەبێ ینی پێ ئەگەر دادگایەکی نیشتیمانی هەبێ سزای ئەو کەسانە چییە کە مەسەرەن لە پێناو بەرژەوەندی حزبی دامەزراوەیەکی وەکو پەرلەمان پەک دەخەن ئەگەر لە وڵاتێکی دموکراسی بێ سزاکەیان چییە؟ وڵای من جارە ئەوکوتم دادگایەکی نیشتیمانی دەبێت دادگاکە بڕاردە تاوانەکانی ئەوان چەندێکە و چەندێک سزاکان دەبێت چی بێت من نەسەناتوان بڵم سزاکان چی سزاکانەوە لە عملی سیاسی دوور دەخرێنەوە ئایا سزاکانەوەی وەکو حیزبی سیاسی بایکۆتەکرێن و تر نابێت بان دەکرێن و تر نابێت بوجیدان هەبێت ئەمانە هەمویان شتن نازانم ئیسا من خۆ دادوەر نیم و لە دادگای خێژان نیم و پێم وایە ئەمە چارەسەرە بۆ ئەوەی کەوا ئێمە دامەزراوەی نیشتیمانی بینا بکەین دەبێت ریفۆرمێکی گشتی بکەین لەسەر ساحەی ئیرادەیەکی گشتیە بەڵێ زۆر باش کەواتە ئێستا ئێمە لە خاڵی سفر داین بۆ دووبارە بیناکردنەوەی دامەزراوەی نیشتیمان یاخود دامەزراوەی پەرلەمان دەبێت لە خاڵی سفرەوە دەست پێ بکەینەوە ئەوەی من مەبەستم بیگەێنم بە شێوازێکی ڕاست و دروست ئەوەیە ئێمە لە هەرێمی کوردستانە دامەزراوەمان هەیە بەڵام بە دامەزراوەی نەکراوە موسسەمان هەیە بەبێ ئەوەی کەوا موسساتی بێ ئەمە لەم خاڵیاندا خاڵی سفرین بەڵێ بۆ چونکە ئەگەر ئێمە موسساتمان هەبوایە موسسەی تا بە پراکتیزە بکرایە سەرۆکی پەرلەمان ئێستا ناو پەرلەمان هابوو سەرۆکی حکوومەت کاتێک دەگۆڕا هەموو شتەکانی نەدەگۆڕی لەبەرەوە پێویستەکە ئێمە لەم خاڵی سفرۆ دەست بکەین کە ئێمە پێویستم بە موسساتی هەیە بۆی کەوا ئەو دامەزراوانی کە هەن بە موسساتی بکرێن خەڵک خاوەنی بێ نەک ئیزبێک نەک شەخسیەک نەک بنەماڵێک بەڵێ زۆر باشە بەڵام ئەو بەو عقلێتە ئێستاوەیەوەی کە بەڕێز وتت ئێمە لە خاڵی سفر داین ئایا باسکردن دەکرێن بێبوونی پەرلەمان بەبێ بوونی دامەزراوی نیشتیمانی ئێستا باسی سەربەخۆی و ڕیفراندۆم بکەین لە قۆناغی ئێستادا پێم وانێ هیچ کوردێکی دڵسۆز هیچ کوردێکی پاک دژی سەربەخۆیی و ڕیفراندۆم بێت بەڵێ ئێستا ئێمە دەبێت نەک ئێستا دەبوایە لە ساڵ 1992 کارمان بۆ سەربەخۆیی و ڕیفراندۆم بکردایە و ئێستا دەوایە لە مێژە دوو خول سێ خول لەناو لەسەر ئەزاسی دەوڵەتی کوردیمە ئیشمان بکردایەت و دەوڵەتی خۆمان وجودی هەبوایە بەڵام ئێستا لەم کاتەدا لەم بارودۆخەدا ئایا ئێمە هۆکار بۆ ئەوەی کەوا ڕفراندۆمێکی سەرکەوتوو بکەین دەوڵەتێکی سەربەخۆی ئیلان بکەین نابێت ناوماڵی کوردی خۆمان ڕێخێنەوە نابێت هێزە سیاسیەکان ڕێکەون لەسەرەوەی کەوا ئێمە لە ناخۆدا یەکگربی نەگەرات و عاملی خارجیش و ئەوانەی کە لە چواردەوری ئێمەن هۆکارێک بوون بۆ ڕێگریکردن ئێمە لە ناخوا بتوانین بەسەر ئەو شتانە زاڵبین ئایا حیزبێک بەتەنها کە ئەتوانێت ڕیفراندۆمکە نەخێر بێگومان پێویستەکە هەموو کۆدەنگی لایەنە سیاسەکانی لەسەر بێ و تەوافقی سیاسی لەسەر بکرێ بۆ ئەوەی کەوا ئێمە چۆنیەتی ئەنجامدانی ڕیفراندۆم و ئیلانکردنی دەوڵەتی کوردستان بەخوانا دەوڵەتی کوردی و ڕیفراندۆم قسەی لەسەر نییە بەڵێ سوپاس دەکەم دواتر ئەگەر کاتمان دەگرێن لاتیان کاک دکتۆر تۆ زۆر بێ هیوابووی لەوەی کە ئێمە جارێکی کە ببینەوە خاوەن پەرلەمانێکی ئەکتیڤ و کارە یان ببین وەکو کۆن من تەواو ڕۆژبین نیم بەڵام ئێستا پێدراوەکان واقع واڵێ و حەقا ینی ئیشی لەسەر بکەی بۆ ئەوی ئەو چۆن دەست پێ بکەینەوە ینی ئەمەل هەیە نزیکدا ئێمە ببینەوە بە خاوەنی پەرلەمان ئێمەمانان تا ڕادەیەک ئێستا کە لە هیچ حیزبێک نی نەبێ شتەکان وەکو خۆی باس بکەین ینی مەسەلەن دوێنێ
ئەندامێکی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە یەکێ لە کاناڵەکان قسەی کرد بەڕاستی قسەکانی زۆر خراپ بوو بۆ پێکەوە ژیان بۆ دووبارە چالاکردنەوەی پەرلەمان. بەڵام ئەمڕۆ سەرۆکی هەرێم کاک مەسعود لێدوانێکی داوە، لێدوانەکەی تۆزێ نەرمیتیایە، ینی باسیەوە کە ئاڵەیە کە ئێمە لەگەڵ لایەنە جیاجیەکانە کە ململانێمان هەیە لەم قۆناغە هەستیارەدا کە شەڕی داعش هەیە کە کۆمەلگای نێودوڵەتی ڕووی کردوێتە مەسەلەی کورد، ئەبێ ململانێ ناوخۆیەکان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانە وامان لێ نەکا کە بەژەوەندی باڵای میلەتەکەمانمان لەبیر بچێت حیزبەکەی خۆی ئەوەی جێبەجێکردی. بەڵامتر ئەوە قسەی دوێنێ بوو، ئەمە قسەی ئەمڕۆ بوو، ئەمە شتێکی باشە یانی ئەمە ئەگەر لەسەر ڕۆشنایی قسەی دوێن لێدوانی بەیانی دوێنێ پارتی دیموکراتی کوردستان و ئەو بەرپرسیان لە یەکێ لە کەناڵەکانەوە هەڵسەنگاندن بکەی زۆر ڕەشببینی. بەڵام ئەمڕۆ کەمێک ئینسان هەڵوەستاکە ینی تۆ بەڵام بە واقعی تۆ پێ دوایە بەڵام خۆی لاینندێکی نزیکدا ببینەوە خاوەن پەرلەمانی یەکتیف. ئێمە ینی مەسەن ئێستا تۆ باسی ڕیفراندۆمە کرد، باسی دەوڵەتی کوردی ئەکرێ، باسی زۆر شت دەکرێت. بەس ئەو کاتێ ئێمە بێ مؤسساتمان هەبێ، ئەبێ وەزعی خەڵکی کوردستان بەم شێوەیە نەبێت کە خەریکە لە برسانە ئەمرێ، خەڵکە لە برسانە ئەمرێ. ئەو چەند مانگە موچەی وەرنەگرتووە، ئەو موچەیەش کە هەبوو بە ناوی پاشەکەوتەوە ئەویش نەما، ینی وەزع زۆر بەرەو خراپی ئەچێ. کەواتە ئەم پەخستنیانی هاوڵاتێنیش کوردستانیشی بێهیوا کردووە لە پرۆسی هەڵبژاردن و دەنگدان. بەڵێ بۆچی نا کاک حەکیم ئێمە ئەمانەوێ ئەبێ خۆمان بگۆڕین. چۆن؟ ینی ئەبێ ئەتر ئەم جۆرە هەڵسوکەوتە لەگەڵ یەکتری هەڵەیە نامانگەێنێتە نەتیجە و ئەو شتە لە دەستکەوتنەتەوەیانش کە هەمانە ئەگەر بەو شێوەیە بڕۆین لە کیسمانەچێ. چۆن مەسان ئێستا بزانین کێ سەرکەوتوو بوو لە دنیا کێ ژێرکەوتوو بوو. ئێستا مەسان کاک مەسعود بەرزانی بۆ خۆی سەیری حافظ ئەسەد و قەزافی بکە یا سەیری کەمال ئەتاتورک و ئیمام خومێنی بکە. ینی بزانین لە تورکیا لە جەنگی جیهانی یەکەمە دەوڵەتی عوسمانی ڕووخا ئومێدیش نەبوو دەوڵەتێکی وەکو دەوڵەتی تورکیا دروست بکرێتەوە. کەمال ئەتاتورک هات دروستی کردەوە، بەس کە دروستی کردەوە نەبراکەی خۆی نەکوڕەکەی خۆی نەکشەکەی خۆی کەسی نێنا بیکاتە حکومڕانی وڵاتەکەی خۆی بۆ چونکە بۆ هەموو میلەت ئیشی کرد. ئەبێ ئێمە بۆ هەموو میلەت ئیش بکەین، تەنیا بۆ حیزبەکەی خۆمان ئیش نەکەین، تەنیا بۆ خیاڵەکەی خۆمان ئیش نەکەین، بۆ خزمەکانی خۆمان ئیش نەکەین. ئەمە مشکیلەی ئەساسی ئێمەیە. ئەمە سەیطرەی کردووە بەسەر ئاراستی سیاسی ئێمە، بەسەرکاری سیاسی ئێمە کە ئەنجامی نابێت و بەرەو هەڵدێرمان. سپاس دەکەم. کاک بێسون ئەگەر بگرێم و لای بەڕێزت سەبارەتەوەی کە بەڕێزیستانەوەکو ئەندامێکی پەرلەمان بێئومێدن لەوەی کە ئێمە تا هەڵبژاردننی داهاتوو جارێکی تر نبینەوە خاوەن پەرلەمانێک لە کۆبنەوەیەکی پەرلەمان لە خولی ئێسادا. یعنی من بێئومێد نیم بە حکمی وەزیفەکەم ناشمەوێ بێئومێدی لەنێو خەڵکا بڵاوکەمەوە تەمە ناکەم بە زووترین کات پەرلەمانی کوردستان دەست بکاتەوە بە کارەکانی. ئێستا لە هەموو کات زیاتر پەرلەمانی کوردستان دانیشتنی پەرلەمان جەلساتی پەرلەمان پێویستە. هەموو کات پەرلەمان ناتوانێت بچێ بەڕێوە. پەرلەمان کۆڵەکەی سەرەکی و لە پێشێنەی هەموو موئەسەسەکانی تر و دەسەڵاتەکانی ترە. بەڵام ئێستا لەم هەموو دۆخە قەیراناوی کوردستانە قەیرانی بێموچەی قەیرانی داعش هەڵای سەربەخۆی و ڕیفراندۆم ئێمە پێویستمان بە پەرلەمانە، پێویستمان بە بڕیاری پەرلەمانە، پێویستمان بە یاساکانی پەرلەمانە، پێویستە پەرلەمان ڕقیبێکی باشە بەسەر حکوومەتەوە. بۆیە من نامەوێت بێئومێدی بڵاو بکەمەوە. بەڵام ئەوەشی دەیبینم ئەو خیتابە سیاسیی کە ئێستا هەیە ئەو نێوانەی لایەنەکان دوورەکەی کە دەبینی لە چەند مەسافەیەکی دوورایە پێ ناچێت بە ئاسانی نیازی کاراکردنەوەی پەرلەمان هەبێت. بەڵێکەواتە پێتان و ئێستا هیچ هەوڵێکی جددی نیە یاخود بجگە لە پارتی بۆ لایەنەکانی تر ناتوانن فشاری جددی دروستکەن بۆ کاراکردنەوەی پەرلەمان. لایەنەکانی تر هەوڵی خۆیان هەیە، مەسەرەن کۆمەڵی ئیسلامی داوا ئەکات تەمەنا ئەکا یەکگرتو هەروایە دوێنێ یەکێتی و پارتی پێرێ ڕێکەوتنی هاوبەشیان هەیە. یەکێک لە خاڵەکانی ئەوەیە داواکەن کە پەرلەمان کارا بکرێتەوە. هەموو خەڵکی کوردستان پەکخستنی پەرلەمان حاڵەتێکی نەفسی لە لای هەمووی دروست کردووە. ینی خۆ هەموو خەڵک هەموو ڕێکخراوەکان هەموو میدیاکان هەموو حزبەکان حەزەکەن پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. ئێستا ئێمە سەرباری ئەو هەموو قەیرانانەی هەمانە ئەم قەیرانە سیاسیە کە پەرلەمانی کوردستان پەکخستنەکەی کرۆکی قەیرانە سیاسیەکەیە بارگرانێکی ترە بەسەر شانی خەڵکی کوردستانەوە. خەڵک دەرەقەتی بێموچەی هاتووە، دەرەقەتی شەڕی داعش هاتووە، دەرەقەتی ئەو هەموو قەیرانە هاتووە. ئەم قەیرانە سیاسیەش حاڵەتێکی نەفسی قورسترە لەسەر شانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بۆیە
یعنی دۆخەکە لە حاڵەتێکدایە هەموو لایەنەکان کەوتونەتە تەرەفێک تەمەنا و داوای کاراکردنەوەی پەرلەمانەکەن لایەنێکیش بە تاقیتەنیا بەربەستی ڕئیسیە لە بەردەم کاراکردنەوەی پەرلەمانە و بۆ خۆی مسببی ڕئیسی کاراکردنەوەی پەرلەمانەکە پارتی دیموکراتی کوردستانە بەداخەوە. بەڵێ زۆر باشە سوپاس دەکەم. مامۆستا ئیبراهیم ئەگەر بین و لای بەڕێزت دوا پرسیارشم بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە چی بکرێ بۆی جارێکی تر ئەو مەترسید و ئیدارەیە جارێکی تر مەترسید و کردبوونی پەرلەمانی کوردستان نەبێت. بڵێ وەڵام وکوامەژەم پێک دەبێت دەرچوون بێ لە قۆرخی تەسکی حیزبایەتی بەرژەوەندە گشتی زاڵ بکرێ ئەمەش لە ڕێگەی وتم وەکو ئاماژەم پێکە ڕێفۆرمێکەوە ئەو ڕێفۆرمە طبیعی دەبێت لە پەرلەمان و دەست پێ بکە لە پەرلەمان سەرچاوی ئەو شتانە بێت و کارا بکرێتەوە و ئەگەر دەمانێت ڕیفراندۆم کە ئەگەر دەمانەوە سەر بەخۆی ڕابگەێنین ئەگەر دەمانەوێت کورد بخێنە قۆناغێکی ترەوە دەبێت لە ڕێگەی پەرلەمانەوە بکرێەوە کاری یەکەمی هەموو حیزبە سیاسەکان و پرۆسەی سیاسی لێرمی کوردستان بریتی دەبێت بریتی بێت لە کاراکردنەوەی پەرلەمان و پەرلەمان کەوتە سەر سکەی خۆی بۆ ئەوەیەکەوە بتوانین قۆناغەکان داهاتوو بۆ کورد مسۆگەر بکەین. بەڵێ بەڕێز مامۆستا ئیبراهیم محەممەد عەزیز مامۆستای زانکۆ کە بەڕێزان لە بەریتانیەوە لەگەڵ مام لە ڕێگەی سکایپەوە زۆر سپاس بۆ بەڕێستان هەر زۆر سپاس بۆ دکتۆر فایق گوڵپی ئەندامی خولیەکەمی پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مام و هەر زۆر سپاس بۆ کاک بێسون فایق ئەندامی خولی ئێستای پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵ مام بوو سپاس بۆ هاوکارانم سپاسیش بۆ بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ.